بە ڕێگایەکی خۆڵدا خۆمان دەگەیەنینە کانگای بەردەکان. لەوێ چەند ئامێرێک شەڕی سەختی چیا و بەردەکان دەکەن و بەردی پێویست بۆ بەرهەمهێنانی گەچ ئامادە دەکەن. دواتر ئامێرەکان شوێنەکە چۆڵ دەکەن. ئێمەش خۆمان لە شوێنێکی سەلامەت پەنا دەدەین. بەشێک لە شاخەکە دەبێتە چەند پارچە بەردێکی گەورە لە ڕێگەی ئامێرەکانەوە ورتر دەکرێن. ساری هەشتاکانش کوورەما بووە ئەتا دەوری ساری هەشتا ساری هەشتا ئەمە هەم تەرعیل کراین کوورەمان یعنی نەماوە لێرانە ئەشیاکەشمان هەمووی بەجیمە یعنی حکومەتی بەعەز زۆری عسکەری بردی باش 2003 پاش و خاین سەدام حوسێنەمە هاتی نێرە سەرەتا دیسان دەستمەوە ئیشە کردەوە تا ئێستاش بەردەوامی. بەردەکان دەهێنرێنە ئەو شوێنەی کە کوورەکانی گەچی لێیە. کوورەکە ژمارەیەک کونی هەواکێشی تێدایە. هەروەها ڕێڕەوێک لە ژێرەوە دروست کراوە بۆ کردنەوەی ئاگر لە ژێر کوورەکە. کرێکارەکان بەردەکان لە دەوری کوورەکە دادەنێن. بارگرانی سەرشانی کرێکارەکان بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان تین و تاویان پێدەدا بۆ ئەوەی بەرگەی سەختەکان بگرن. بیلال یەکێکە لە کرێکارەکان. ئەو وازی لە خوێندن هێناوە بۆ ئەوەی لەم کوورانە بژێوی ژیانی خانەوادەکەی پەیدا بکات. ساعات 4 دێن لە ئێرکانە کە دێن شۆفەر ئازمەی لە کوورێک ینی بچێرە لێدا ئەو بەردەی لەو گۆڕەی فەرش دەکات کە بەردەکەی فەرش کرامەش کوتکەکەی دێنین کوتکەکەی دێنین هەمووی دەبی هورتکەین لەبەر تاعونەی جێت دەکەین بەجێت لە تاعونەی دەکەین دەکەینە جێت. دێن پاشان ئەمە دێن لێرەستەکەین لەگەر ئەو برادرانە چاوکەی دادنین کە چاوکەکەمان دانا ئیدی عگالی دادنین سەبرە عگالەکەی دادنێ ڕێش دێخین و بە جوانی هەری دەستێنین و پڕی دەکەینەوە عین کوورەشکە ئەوجە پاشانەوە کوورە سوتێن دێتن ئاگرەکەی تێبەردەدا 24 سەعات دەبی بسووتێ مەقسەد کە ئێستا ئاگری تێبەردەدەی دەبێت تا سبێ وەختەی بسووتێتن ئاگرەکەی لە بمبی ئەوجە دەویتە جێچەکی باش. لە مەخموورسی کوورەی گەچ هەن کە ڕۆژانە نزیکەی 1500 مەتر گەچ بەرهەم دەهێنن. بەڵام لە ساڵی 2014-2015دا ئەو ڕێژەیە کەمتر بووەتەوە بەهۆی شەڕی داعشەوە. لەم کارگانە نزیکەی 3000 کەس سوودمەند دەبن. ئەو 5 سارە ویشەی دەکەم 5 سارە ئیشیت کەچیە وەڵای ئیش تەمیز نەکردێت لە کوورەی زیاتر هەر 4 وەرز ئیشێ دەکەم بواران دستانان بەس دستانە ئیشەکە زەعیفە بەخوا ئێستا لەگا با و هۆی داعشەوەی ئیشەکەی ئێستا هاوینانیش زەعیف بووە یعنی ئەوەی خەتەریاتی زۆرە بەڕاستی ئێستا لۆ جاروێ ینی کە بەردڕێک دەخین لە پەنجەی خۆمان دەدەین ئەوە تێم نینۆکەکەم پێڕقەرە بەخوا ئەو نینۆکانە هەمووی فڕێدایە ئەو هەمووی دووبارە هاتەوە ئەو نینۆکانە فڕێدا ئیشەکە بڕێک زەحمەتە ها دەستم بەخوا هەم پفکەیە ها ئەو هەمووی ئەو بەرد و ئەوەیە بەخوا. بەهۆی بوونی تۆز و گەردێکی زۆر لە شوێنی کارەکە کاریگەری لەسەر تەندروستی کرێکارەکان هەیە. لێرە هەر کەسە و کارێکی هەیە. حەسانەوە و سرەوتن زۆر کەمە. تاوەکو ئەو کاتەی کە بەردەکان بە تەواوی لە دەوری کوورەکە ئامادە دەبن بۆ سووتان. پێویستە ئەو بەردانی لە کانەکانی بەردهێنراون و لێرە لە دەوری کوورەی ئاگرکەڵەکە کراون بۆ ماوەی 24 کاتژێر بسووتێنرێن. بەمەش بەردە سەختەکان ورد و خاش دەبن و ئامادە دەبن بۆ ئەوەی وەکو گەچ لە کاری بیناسازیدا بەکار بهێنرێت. ئێستا بەردەکان بە تەواوی سوتاون. لە ڕێگەی ئامێرێک کە پێی دەگوترێت تاعونە دەکرێنە گەچ. بارهەڵگرێک پڕکراوە لە گەچ و ئێمەش لە کوورەکانی مەخمورەوە تاوەکو ئەو شوێنەی گەچەکەی بۆ دەبات یاوەری دەکەین تا دەگەینە ئەو خانووەی کە وەستا و کرێکاری سپیکاری چاوەڕێی هاتنی گەچ دەکەن. جێچەکەی بۆ چێندە شەریکەی زۆر باشە
باجێ باجت بگرەوە سەریع وەستا حەسەن ئیسماعیل لە میحوەری مەخموور پێشمەرگەیە و شەڕی داعش دەکات ئەو ڕۆژانەی لە سەنگەر نییە گەچکاری دەکات جێچە مەغموری ئەنا جێچی هەیە ئەنا جێچی زۆر باشی هەیە خراپشی هەیە ئەدە جێچەکە بەبەردەوامی زۆر جێچەکان ئەلان ئەوە باشە جێچەکە زۆر باشە یعنی خراپی تدانە طبعا جێچی خراپین هەیە زۆر هەیە بەرێ کمیشە خراپ هەیە باش هەیە ئەنا هەیە پرۆسەی بەرهەمهێنانی گەچ لێرە کۆتایی پێدێت بەڵام ئەوەی درێژەی هەیە ڕەوتی ئاوەدانکردنەوە و کاری بەردەوامە فەرهاد چۆمانی ڕووداو